وەک دەزانن دەوڵەتانی داگیرکەری تورکیا و ئێران و سووریا و عێراقیش هەرگیز بڕوایان بە چارەسەرکردنی کێشەی ماف و ئازادی گەلی کورد نەبوو بە شێوازێکی ئاشتیانە. بە درێژایی مێژوو نامرۆڤایەنە مامەڵەیان لەگەڵ گەلی کورد کردووە. سەرەتاییترین مافی گەلەکەمانیان ژێر پێخستووە و نکولیان لە مافە کولتوری و سیاسی و فەرهەنگەکان و ناسنامەی گەلی کوردی کردووە. هەمیشە بە ئەنجامدانی تاوانی جینۆساید و کۆمەڵکوژی و داگیرکاری و بەکارهێنانی چەکی قەدەغەکراوی جەنگی و بەڕێوەبردننی شەڕی تایبەت و تواندنەوەی کللتوری سیاسی و تیرۆر وەڵامی خواست و داواکاریەکانی مافەکانی گەلی کوردیان داوەتەوە. لە ئێستاشدا دەوڵەتی داگیرکەری تورکیا دوور لە هەموو پێوەرێکی نێودەوڵەتی و بەبەرچاوی ڕایگشتی جیهانیەوە پەلاماری باشوور و ڕۆژاوای کوردستان دەدات و چەندین کیلۆمەتر هاتوۆتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە. ژمارەیەکی زۆر دێهات و شارۆچکەی باشووری داگیر کردووە. ڕۆژانە بەهۆی بەردومانی فڕۆکە شەڕکەرەکانی تورکیاوە مەترسی لەسەر دانیشتوانی باشوور دروست بووە. دواکاری تیرۆریستی دەوڵەتی قڕکەر و فاشستی تورکیا بەردومانکردنی سنووری شارباژێر و ئاغجەلەری سەر بە چەمچەماڵ و تیرۆکردنی 5 هاوڵاتی ئەو دەڤەرە بووە. هەروەها تیرۆکردنی کەسایەتێکی سیاسی باکووری کوردستان لە ناو شاری سلێمانیدا. هاوکات ئەوەژە بینین کە لەلایەن ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ئێرانەوە دەکرێنە ئامانج. سەرباری هێرش و داگیرکاری تورکیا بۆ سەر باشووری کوردستان دژی هەموو هێرش و داگیرکاری و کاری تیرۆریستین کە لەلایەن هەر گروپ و دەوڵەتێکەوە بخرێتە سەر هەرێمی کوردستان. دەسەڵات و لایەنە سیاسەکانی تری کوردستانیش لە ئاست داگیرکاری و تاوانەکاندا دەستەوەستان و بێدەنگن و داواشیان لێ دەکەین هەڵوێستی جدیان هەبێت. پێویستە ئەنجومەنی نوێنەران و حکوومەتی عێراق هەڵوێست و فشاری جدی لەسەر تورکیا دامنێن و بە ئەرکی خۆیان هەڵسن و سەروەری خاچی عێراق بپارێزن. بۆ ئێمە جێگای پرسیارە کە تاکو ئێستا ڕایگشتی نێودەوڵەتی لەسەر داگیرکاری کارە تیرۆریستەکانی دەوڵەتی فاشستی تورکیا هەڵوێستیان لە ئاستی پێویستدا نییە و بەڵکو زۆر جاریش بێدەنگ لە ئاسی ئەو تاوانانەی کە تورکیا ئەنجامی دەدات. بەڕاستی ئێمە بۆچی ئەم شەقامەمان گرتووە؟ ئێمە پێمان خۆش نییە شەقام بگرین و پێمان خۆش نییە هیچ هاوڵاتیەک و هیچ شۆفێرێک لێرە زەحمەت بکێشێ، بەڵام بەڕاستی سیستەماتیک هەوڵێک لە سلێمانی بەڕێوە ئەچێ بۆ شکاندنی ئیرادەی تاک، شکاندنی ژنی ئازاد، شکاندنی شکۆ و کەرامەتی ئینسانی ئازادی خواز لە سلێمانی دازانی ئەیانەوێت سلێمانی وەک هەولێر لێ ببێ بۆی هیچ دەنگێک دژ بە داگیرکاری نەمێنێ کە ئەمە هەرگیز نایەتە قبولکردن. ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان بە ئاشکرا خیانەتەکە، بەڵام یەکێتی بۆ ئەوەی پارتی بپارێزێ بەڕاستی ڕێگریەکە کە ئێمە بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی دیموکراتیانە لە بەردەم لقی چوارەوە بڕۆین. ئەمە پاراستنی خەتی خیانەتە، ئەمە هەردووکی مۆڵەتە کە خەڵکی یاسایی کۆمیتەیەکی ئامادەکار لە کەسانی سربەخۆ، کەسانی یاساناز ڕۆشتون چ لە پارێزگا چ لە ئاسایش داوای مۆڵەتیان کرد و مۆڵەتیان وەرگرتووە، بەڵام ئەوەتانێ بەداخەوە ئاسایشی سلێمانی خۆی بە بڕیارەکەی خۆی کار ناکە، خۆی بە ئیمزاکەی خۆی کار ناکە. بۆیە ئێمەش وەکو دەربڕینی ناڕەزایەتی کە ئەمڕۆ لە هەموو دنیا هەڵوێستێ دژ بە داگیرکاری، ئێمە شەقامەکەمان گر بۆەوەی هەموو دنیا بزانێت چیە گوزەرە لە سلێمانی. باشە خەینە چۆنێکی ڕێگاوێکی ڕێگانە دایکی کامان کرد و گەورەی کامان بۆ ئەمە نابێت کەسێ